سڵاوتان لێبێ بەڕێزان ئێرە ناوەندی ڕابوونێکێکە لەو شوێنانی کە شوێنی دەرس و دەور و فێرکردنی قورآنی پیرۆزە من ئەمڕۆ هاتووم پۆلەکانتان نیشان بدەم و قوتابی و مامۆستاکانی ئێرە نیشان بدەم بزانم تا چەند ئەم شوێنانە گۆڕانکاری لە هەڵسوکەوتی منداڵ و ئەو نەوجەوانانی کە لێرەوانە خوێنن دروست دەکات و مامۆستاکان چ جۆرەوانەیەکیان پێڵێن و تا چەند گرنگە دایکان و باوکان بتوانن مناڵەکانیان ئاشنای ئەم جۆرە شوێنانە بکەن تا لەم سەردەمە خراپەی کە زۆر هۆکار هەن بۆ ئەوی منداڵ لا ڕێدا برن ئەم جۆرە شوێنانە گرنگە بۆ ئەوی بتوانن منداڵەکان بە ئاراستەیەکی باش ئاراستە بکەن. من لەگەڵ بەشێک لە قوتابیەکان و مامۆستاکانی ئێرە قسەکەم ئێوەش بینەری وەڵامەکانیان بنفەرموو. هەر قۆناغۆ دەرسی جیاوازی هەیە ئێمە خۆمان لەم قۆناغی خۆمانە دەرسی فەرمودەمان پێڵێن و پێڕۆی منداڵی مسلمان لە پێناو پەروەردەکردنی مناڵ و نەوەی دوان ڕۆژ لە پێناو خزمەتنی کۆمەڵگەی کوردی جگە لە قورئان و تەجویدەکە ئێمە فێری تربیەت و فێری ئاداب و ڕەوشتە بەرزەکانی ئیسلامیانەکەین. ساق تەکسیەک دەسم لێ ڕاگرت هێنامێ بۆ ماڵەوە ئێتە کەوتی مەسە قسە کردمانە قسەمان کردمانە وتی لەوێتم بەڵێ لێم وتی دەستخۆشیتان لێکەم زۆر سپاسانەکەم بڕوا کە من ئێستا کە ڕوومە بۆ ماڵەوە سەلامەکەی من پێش کوڕەکەم نەکەوتووە ئەوە لە باوە گیان بەخێوێتەوە. نۆم ناوەندە ناوەندێکی پەروەردەیە و بەپێی منهەج و بەپێی پۆل ڕێکمان خستووە فێرمانەکەن کە چۆن لەگەڵ ڕفێقەکانمە هەڵسوکەوتکەین و شەڕ نەکەین و فێری ئاکارە بەرزەکانمانەکەن. چیە خوێن لێرە؟ ئێمە لێرە مامۆستای زۆر بازمونمان هەیە لە ناوەندی ڕابوون مامۆستاکانمان ئەزمونێکی زۆر باشیان هەیە کە لێرە لە ناوەندەکەمان مامۆستاکان قورآنی پیرۆزمان فێرەکەن و هەروەها دەرسە پەروەردەکانمان پێڵەن دەرسە پەروەردەکان باسی فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه و سلممان بۆکەن و دەرسەکانی کەش هەر قۆناغۆ دەرسی جیاوازی هەیە ئێمە خۆمان لەم قۆناغی خۆمانە دەرسی فەرمودەمان پێڵێن و پێڕۆی منداڵی مسلمان و ئێستاش مامۆستاکانمان قورآنی پیرۆزمان فێرەکەن لە هەر خوێندکاری پیرۆز چی خوێندەوە تا ئێستا؟ سوورە لە هەر شوێنێ من قورآن ختم کردووە و هەروەها ئێستا خۆم لێرە لە سوورەتی عالی عیمڕانم ختم کردووە لێرەش مامۆستاکان حیفزمان پێکەن هەندێکتان لە پێ لەبەرە پێشمان لەبەرەکەن بێگومان لەبەرە لە قورآنەکە بەڵێ چیت لەبەرە شتێکی کوردم ئاەتێکی سەرەتای بەقەڕا خوێنم ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم صدق الله العظيم. كان خوش بێت لە دەرزە پەروەردەکەم هەندێکم بۆ باسکە مامۆستا چیتان بۆ باس بەڵێ لە دەسە پەروەردەکانی ئێرە مامۆستاکانمان ئەزمونێکی زۆر باشیان هەیە کە لێرە پەروەردەمانەکەن تاکو کە ئێمە لە شوێنێکە دیار بین کە ئێمە تەلەبەیەکی قورئان خوێنین و کە تەلەبەیەکین کە بەڕاستی نمونەی تەلەبە بین لێرە مامۆستاکانی ئێمە فێریان کردوون کە ڕێزی دایک و باوکمان بگرین ڕێزی ئەجری دراوسێ بگرین لێرە زۆریان شت فێر کردوون کە بەڕاستی ئێستا ناتوانێت لەم بینە کورتای باسی بکەین. خۆشبی فەرمووم شوێنی خۆت کاکە ژیر سەلام عەلەیکوم چۆنی باشی وەرە ئێرە بزانم تۆ لە قورئان تا کوێت خوێندووە و مامۆستاکان چیان پێوتو؟ منیش هەتا عالی عیمڕان بەڕاستی مامۆستاکانمان بە ئەزموونەوە لە ماوەیەکی کەمە ئەتوانن زۆرترین پەروەردەمان فێرکەن. چەند مامۆستاتان هەیە لێرە؟ زیاتر لە 20 مامۆستامان هەیە. دەرسەکانتان چی وچین لە چی پێکات؟ دەرسەکانمان لە پەروەردە و لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. لە فەرمودە و قورئان هیچ لەبەرە؟ بەڵێ. توانی شتێکی کەم بۆ بخوێنی؟ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. دەست خۆش بێ لە دەستە پەروەردەکان مامۆستاکان چیتان بۆ باسەکەن؟ هەرچەنە لێرە باز ناکرێت مامۆستاکانمان فێری ڕەوشتی ئادابەکانی ئیسلام و ڕێزگرتن لە دایک و باوک و ڕێزگرتن لە ئەجری دراوسێ و هەموو. باشە پرسیاری کۆتاییم ئێوە کە دێن بۆ ئێرە چەندێکە خەریکی دەرس خوێندنی تۆ لێرە؟ من نزیکی ساڵ و نیوەکە بێ. ساڵ و نیوەکە لێرە؟ باسی دەرزەکان بۆ کۆبزانام جەناب لێرە چ دەرزێ بەم تەلەبانە؟ سەرەتا بە خێر بن سەر چاو بەڕێز ئێمە لێرە وەکو ناوەندی ڕابوون کۆمەڵ دەرزمان هەیە ئەو دەرزانکە تایبەتە بە من تایبەتی قورئان خوێندن و زانستی تەجوید هەروەها پەروەردە
ئەمانە ئەڵێنە لێرە توانیمان لەخوا بەزیان کۆمەڵ لە تەلەوی باش مەڕودە بکەین. ئەمانەی کە لێرن پۆلیان هەیە یاخود چۆن چۆنیە؟ باڵێ ئێرەش بە قۆناغ جیا کراوەتەوە زیکەی حەو قۆناغمان هەیە ئیتر لە قۆناغی سەر قۆناغ یەکەمەوە تا قۆناغی حەو دەست پێگا پێی تەمەن و پێی پۆلی قوتابخانە دامان ناوە. ئەم تەلبانی کە دێنێرە دەرزیان پێڵێن تا چەند گۆڕانکاری لە هەڵسوکەوت و ڕەفتاریان نەڕوەدا. وڵای ئەلحەمدولیلا یعنی پێی ئەوەی کە سەرنجمان ناوە تەجروبەمان کردووە لەخوا بەزیەوەی کە هێتە ئێرە ئەبێتە نمونە ئەبێتە نمونە بۆ مەکتەبەکەی بۆ قوتابخانەکەی خۆشی کە تیایە داوام ئەکات لێرەش لەخوا بەزیا بێت توانیوانە ینی مامۆساکان توانێت بە شێگووا پەرۆدەیان بکەنکەوە تەسیریان هەبێت تاسی لە کۆمەڵگە بکەن بە شێوەیەک ئیجابی. وانەکان تەنها قۆناغ خوێندن نییە هەل لەگەڵیشا تەفسیر و پەروەردە و فەرمودەکانیان پێ بەڵێ پێی قۆناغەکانە گۆڕێ هەندێ زۆربیان پەروەردەیان هەیە زۆری قۆناغیان پەروەردەمان هەیە کە بەپێی ئەو منهەجەی کە دیاری کراوەمان ئێمەش خۆمان عەشواییە ناکەین تاوان پێشە لیژنە هەیە سوودمان وەگرتووە لە سەنتەری حیکمە ئەمانە کە منهەجەکان دیاری کردو ئێمە سەوە منهەجان ڕۆین ئەوەی هەر کەسەوە بۆ خۆی مامۆسا پێی زانستی خۆی ئیشکات نەخێر پێی ئەو منهەجەی کە دانراوە لە پێناو چیاڵێنەوە ئێمە لە پێناو پەروەردەکردنی مناڵ و نەوەی دواڕۆژ لە پێناو خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی لە پێناو ئەوەی کە مناڵەکان ئاوارە نەبن سەرگەردان نەبن نەچن بەرەو باڕ و بەرەو شوێنە خراپەکان بڕۆن سەردەمای ئەبینین ینی لە هەندێک شوێنەوە بینی زۆر بە خراپی کارەکرێ بۆی بە لە ڕایدابردننی گەنج کۆمەڵگەی خۆمان بوونی وانانە تا چەند گرنگەکە دایک و باوک بتوان مناڵەکانان بخەن ئەم جۆرە شوێنانەوە. من لێرەوە داواکەم هەموو ئەو کەسانەی کە مناڵە نەهێناوە نەناردۆم شوێنان بینێرن چونکە دوایی لە ئەنجامە لە چەند ساڵی داهاتووە نەتیجەکەی بینە ثەمەریە بینن بەڕاستی و من ئەمەوێ هەموو کەس ئاگادار بکەم هەموو کەس بۆ بڵێم ڕابگەێنم بە هەموو کەسە هەموو کوردێک کە مناڵەکانی بەڕاستی مێرد ئەم شوێنانە چونکە من پرسیارەتی بەڵێ ئەمە بە پرسیارەتی ئەم مناڵەکەوارەکە کە لە کۆتاییە پەروەردەیەکی جوان بکرێت لا نەدات بەڕوودان نەڕوات و من پێم وایە یعنی ئەم شوێنی ئێمە بۆتە کۆکەرەوە یعنی نەگەم شوێنە هەموو شوێنەکانی کە وەکو ئەم ئێمەوان دەوامەکەن ئەم شێوە کاریان هەیە بۆتە کۆکەرەوەی هەموو مناڵەکان ئەو مناڵانی کەوا خۆیان حەزەکەن کەوا ئەنە دایک باوکان ئەنە پەروەردەیەکی جوانیان بکەن بەڕاستی ئەمەوە نێتەی بە تایبەت بە ئیسلامیەکانیش بەتەنها نەخێر بۆ هەموو جۆرە مناڵەکە بۆ هەموو کەسێکە کە بیەوێ پەروەردەی بە شێوەیەکی موسڵمانانە پەروەردە بێت. سپاس بەخوای گەورە توانیمانە ئێمەش ئەوە بە ئەنجام گەین و خوای گەورە پشت و پەنامان بێت. بەڕێزان یەکێک لە ئەو پۆلانەی کە لەم شوێنە هەیە شوێنی پەروەردەکردنی ئەو منداڵانەیە ئەمە جدۆلی وانەکانیانە ئێستا بۆ نمونە لە نهۆمی سەرەوە سێ ڕۆژیان هەیە ڕۆژانی هەینی ڕۆژانی دووشەمان و پێنجشەمان هەرێکیان کاتیان بۆ دانراوە بۆ نمونە نووسراوە کوڕان خۆناغی چوارەم لە بەیانیان وانیان هەیە لە ڕۆژی هەینیا دووشەمان دوای نیوەڕۆ کوڕان وانیان هەیە پێنجشەمان دوای نیوەڕۆ کوڕان قۆناغی سێم وانیان هەیە بە هەمان شێوە هەموو ژوورەکان ئاوا جدۆلی تایبەتیان هەیە من دەچمە ژوورەوە مامۆستایەکی ئەم ژوورەوە ڕگەن بزانم لەگەڵ قوتابەکانیان چێ خوێن لەگەڵ ماگەم فەرموو. سەلام عەلەیکوم مامۆستای سەلام عەلەیکوم ببوورن تۆزە لە کاتانەگرت باشی مامۆستای مامۆستا بۆ ماسکە بزانم لێرە چی بەم مناڵانەڵێ وەڵا یاخۆ بەخێر بێن سەرچاو بە خێراتنی کاناڵەکەتانەکەین وەڵا ئێمە جومعان هەمانە ئەو مناڵانە ئێمە پۆل هەمانە دەرسی قورئانی پیرۆزیان پێڵێن مەجموعە قوتابیە و لە پۆلی خۆیانان ئێتر الحەمدولیلا قوتابی باشمان هەیە و سەعیژەکەن و قوتابەکانان زیرەکن بەروانانەی کە بەم قوتابیانە ئاڵێن تا چەند گۆڕانکاری لە ڕەفتار و هەڵسوکەوتیانە دروستە وڵات تەسیری زۆرە الحەمدولیلا فێری جگە لە قورئان و تەجویدەکە ئێمە فێری تەربیەت و فێری ئاداب و ڕەوشتە مەرزەکان ئیسلامیانەکەین و کە چۆن لەگەڵ دایک و باوکیانە ڕەفتار بکەن و چۆن ڕێز دایک و باوکیان بگرن ڕێزی گەورە و بچووکی بزان و باش ئەمە قسەتان لەگەڵ بۆ من دایکواکی قوتابیا کردو دوایەوەی لێرە دەرسی خوێندەوە گۆڕانکاری لە هەڵسوکەوتیان ڕوویداوێت بەڵێ ئێمە وەکو قوتابخانەکانی کە وەکو قوتابخانە حکومیەکان جارجار کۆبوونەوە و دایک و باوک کۆبوونەوەی دایکان و باوکانمان هەیە و لە قوتابەکانیان ئەپرسینەوە یعنی هەروە دەرسەکانیان پێ ناڵێن و وازیان لێبێنین ئێتر لێپرسینەوەیان هەیە الحەمدولیلا بەرەو پێشچوونی باشیان بەخۆیانەوە بینی ئەم وانانە لە پێناو چیە بەم مناڵانە ئێراڵێ وەڵا لە پێنا ئەوی کە فێری قورئانی پیرۆزیانەکەین بە دەرەجەی یەکەم فێری قورئانی پیرۆزیانەکەین و ئەجا ئاداب و ڕەوشتە بەرزە ئیسلامەکانیشان فێرەکەین و چۆن لەگەڵ کەسانی کە هەڵسوکەوت بکەن چەند بۆ ئێستای گەنجی ئێمە بۆ مناڵی ئێمە ئەم جۆرەوانانە پێویستن لەم سەردەمە ئێستا
وڵا زۆر پێویستە ئێستا لەبری ئەوەی کە قوتابەکانمان پچنە کافتریا و پچنە شوێنەکانی کە شەو تابانی ناخەون و کە بە شەو بە خەبەرن و بە ڕۆژە خەون عکسەوەی ئۆمەتمان لێ هاتووە مناڵەکانی ئێمە وایان لێکین شەو لە کاتی خۆیان بخەون لە کاتی خۆیان سعی بکەن و لە وانەکانی قوتابخانەشانە لە پێش قوتابەکانی کەوە بن کە نان دەرسی قورآن بخوێن و ئەم ئادەبانە فێر بن. سەرکەوتوو بن کاکە سەلام عەلەیکوم. عليك السلام. بزانم چییە خوێنی چ ئاەتێکمان بۆ خوێنی تۆ؟ أعوذ بالله من الشيطان الرجيم ومن أظلم ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام. بزانم تۆ چەندێکە لێرە وا ناخوێنی؟ وەڵا ئەنزیکی واچێ بۆ 4 ساڵ و 4 ساڵ و نیو. 4 ساڵە لێرەوانە؟ بەڵێ. جگە لە قورآن چیترتان پێڵێن؟ وەڵا ئادابەکانمان پێڵێن و ئیتر فێرمانەکەن لە دەرەوە چۆن هەڵ سوکۆت بکەین و پێت خۆشە لێرە لەگەڵ مامۆساکان و خاوڕێکان تا لێرە دەرسەخوێن؟ وەڵا بەڵێ زۆم پێخۆشە هەمومان بێکەوە ڕەفیقین و فێری ئادابە و قورآنە بین. هەندێک باسی ئەم ژوورانم بۆ بکە ئەم ژوورانە وانەکانیان جیاوازە چیان پێڵێن مناڵان لێرە؟ سەرەتا بەخێر بێنە خۆی گەورە مۆفەقتان کات. وڵای ئێمە ناوەندی ڕابوون ئەوە پێێنینەوە ساڵی شەشەمانەوە سپاس بەخوای گەورە لەوەتی دامانە مەزانۆم ناوەندێکی پەروەردەیە و بە پێی منهەج و بە پێی پۆل ڕێکمان خستووە هەم منهەجەکانی لە ئاسیستاندارەیە هەم پۆلەکانیشەوە کە خۆتان ئەیبینن ئەلحەمدولیلا شتێکی زۆر باشە. طبعا ناوەندەکەمان ئێمە لە پۆلی 4ەوە هەمانە بەڵام بەتەمەن ئینشاڵڵا لە پۆلی 1 و 2 3 وەری بگرین. لە پێناوچی ئەم ناوەندەتان کردوتەوە؟ وڵا ئەنجا خۆ دیارە بۆشاییەک و فەراغێکی پەروەردەی هەیە لە کوردستاندا نە لە مەدرسەکانە نە لە مزگەوتەکاندا نە لە قوتابخانەکان نە لە مزگەوتەکاندا پەروەردە نەماوە. ئێمە ناچارین جارێکی تر دەست بە پەروەردەی مناڵەکانمان وبگرین و باوکان و دایکانیش تەکلیفێکی زۆریان لەسەرمانە یا زەختێکی زۆریان لەسەرمانە و ژمارێکی زۆریش قوتابیمان هەیە. ئەمە بۆ مناڵی ئێستا تا چەند زەرورە دایک و باوکەکان بتوانن مناڵەکانیان بێن لەم ناوەندانە فێری ئەم وانانە بکرێن؟ وڵاهی زۆر زەڕورە چونکەکەم وەکوتم نە لە قوتابخانە لە مزگەوتەکان نە لە کۆمەڵگا نە لە ڕاگەیاندنەکان پەروەردە نەماوە. دایک و باوک هەراسانێتی بەدەست مناڵەوە هەرچەنە ئێمەش هەفتە 1 ڕۆژەوە وەکو خۆش مەسەن لە جەدۆلەکانە بینی و ئێمە 6 دەواممان هەیە. ئەم 6 دەوامە تەلەبێ دووبارە نابێتەوە سپاس بەخوای گەورە ژمارەیان زۆرە تەلەبیان زۆرە زیاد بۆ کچیشە بۆ کوڕیشە بۆ کچیشە بۆ کوڕیشە ئێستا بەیانیانی ڕۆژانی جومعە قڕانمان هەیە دوانی وەڕوان بە هەمان شێوە کچانمان هەیە دووشەمان و پێنجشەمان بەیانی چەند بۆشان لێرە؟ بە پێی ستانداری خۆمانێمە لە سەرەتاوە لە پۆلی 4ەوە وەرمانگرتووە بەڵام ئێستا لە پۆلی 2 3 هەمانەوە کوتم بەتەمەن ئینشاڵڵا لە پۆلی 1ەوە وەریگرین لە داهاتوو. لە قورآنی پیرۆز چوانێکی تریان پێ ئێمە جگە لە قورآنی پیرۆز پەروەردەیان پێڵێن تەجویدیان پێڵێن فەرمودەیان پێڵێن هەموو ئەو وانانەی کە زەڕورە بخوێنرێت و ئەخلاق و ئاداب و بابەتە زانستە شەرعیەکان وەکو بناغەیەک هەموو ئەو دەرسانەماندا ناوە جێمان کردوێتەوە. وەکو فیدباکتان وەرگرت بێ لە دایک و باوکەی ئەم تەلەبانە دوایەوەی دێنێرە ئەم وانانە خوێن گۆڕانکاری لە سوکەوتیانە ڕۆدا بەدڵنیاییەوە دایک و باوک گەر مناڵەکەی هەڵسوکەوتی گۆڕانکاری بەسەرانەیە 2 ساڵ و 3 ساڵ تەلەبەکەی نانێرە بۆ ئێرە بەڵام ئێمە ئەتوانین بڵین لە ئاستی پێویستانی ئەویش بەهۆی کەمی دەوامەکەیان و هەفتە 1 ڕۆژ 2 سەعات یا 3 سەعات دێتە لای ئێمە کەمە بەڕاستی ئێمە تەمە ناکەین هەم شوێنمان فراوانتر بێخوای گەورە یارمەتیمان با پرۆژەمان هەیە بۆ بینا و بۆ فراوانکردنی مەدرسەکەمان ئەگەر ئمە شوێنمان فراوانتر بێ ئەتوانین بە دڵنیاییەوە زیاتر دەوام بە تەلەبەکان بکەین. چۆنی کاکە باشی کاکەگی حاڵ چۆن؟ وەڵا باش ناو چییە؟ ڕەوا. کاکە ڕەوا بزانم تۆ چەندێکە لێرەوانە خوێنی؟ نزیکەی بۆ 4 ساڵە بێ. 4 ساڵی لێرەوانە؟ بەڵێ. چییە خوێنی وانەکان چین؟
وڵا قورآانی پیرۆزە خوێن لە ئێساف فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوشتە بەرزەکانی ئیسلام لە قورآن تا کێت خوێندووە لە سوورەتی بەقەرا ئێستا ئیشەڵا خەریکە تاوێک ئەی وەکو قورآنەکە هیچ لەبەرکردنتان هەیە بەس خوێندنەجا بەڵێ لەبەرکردنیشمان هەیە هیچ لەبەرێتە قورآنەکە بەڵێ هەنێکم لەبەر توانین تۆزێکم بۆ خوێنی شتێکی بچوو بەڵێ بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور جگە لە قورآنی پیرۆز بوانەی پەروەردەیشە خوێن لێرە بەڵێ چیتان بۆ باسەکەن لەوانە پەروەردەیەەکان وەڵی ڕێزگرن لە دراوسێ و ڕێزگرن لە دایک و باوکو ئەو ڕەفیقانت کە لێرن بەیەکەوە دەرزە خوێنن کە ئەچنەوە بۆ قوتابخانە لەوێ ڕێزی هاوڕەکانیشانەگرن بەڵێ بۆکو شەڕ و شت ناکەن لێرە پێتان ئەڵێ نابێ شەڕ بکەن و نابێ و کێشە دروستکە ناوەڵا شەق نایمە تەربێ قورآن ئێوە تەلەبەی قورآن وانە تەلەبەی قورآنە بێ ڕەوشتی بەرز بێ ئەبێ فێرکە ینی ئەو شتانەی خوێندوێتی لە خۆی شا جێبەجێ سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ناو چییە کاکە عریم. کاکە ئاریم بله. کاکە ئاریم بزانم لێرە لە قورآن تا کوێت خوێندوتەوە من جزء تباركم تاكروا الحمد لله لا جزء قد سمي الله. زۆر چەندێکە دەرزە خوێنی لێرە 6 ساڵە 6 ساڵی لێرە دەرزە زۆر باشە جگە لە قورآن چیترت فێرەکەن چیترە خوێنی لێرە ڕەوشت و ئاکارە بەرزەکانمان فێرەکەن مامۆستاکانیش زۆر بەڕێزن لەگەڵمانە زۆر باشە لە کاتی وانەکاندا چیتان بۆ شەراکەن چیتان پێڵێن ئەڵێن چۆن هەڵز و کەوت بکەن فێرمانەکەن کە چۆن لەگەڵ ڕەفیقەکانمە هەڵسوکەوتکەین و شەڕ نەکەین و فێری ئاکارە بەرزەکانمانەکەن ئەی پێتان نەڵێن ئەبێ لە مەکتەبیش سایی بکەن وانەکانتان بخەین ڕێزی مامۆستاکانی مەکتەبیش بگرن بەڵێ بەڵێ باشە لە فەرموودەکان لە قورآنی پیرۆز هیچت لەبەرە بەڵێ دەتوانین شتێکم بۆ بخوێنی بەسەرچە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور دەست خۆش بێ ئینشاڵا بیتە مامۆسایەک لە داهاتوە تۆش دەرس بە مناڵی تر بڵێ خۆش بێ ئێمە لێرە واری قورآنیان پێڵێ قورآنی پیرۆز بەڵێ باشە ئەم تەلەبانە ینی هەرێکیان جیاوازە لە چ سوورەتێکە یاخود هەمویان بەیەکەوە هەیەە با بڵێن پێکەوەن هەشیانە جیاوازن بەڵێ تۆ سوورەتەکان پێڵی هەرێکیان لە وانەکەی خۆیان بەڵێ بەڵێ زۆر باشە جگە لە قورآنی پیرۆز چوانەیەکترە خوێنێرە ئێمە لێرە داوانەی پەروەردەیان پێڵین وەکو بیر و باوەڕ و ئەخلاقیات و عیبادات و ئەم جۆر شتانە ئەم وانانە بۆچی مام قوتابیان ناڵێن لە پێناوچی لە پێناو ئەوەی کە ئینشاڵا نەوەیەکی تەندروست و نەوەیەکی بە خزمەت دەرچن بۆ گەلەکەمان ئینشاڵا لەم سەردەمەی ئێستا ئەبینین زۆر خۆکار هەیە بۆی مناڵ و گەنجی ئێستا بەلا ڕێدا بێت گرنگی وانانە بۆ نەوەی ئێستا چیە وەڵاهی گرنگی ئەم وانانە بەداخەوە کە ئەبینین خەڵکانێکی تری غەیری ئەم ناوەندەکانی خۆمان لە دەرەوە مەشغوڵن بە هەندێشتی لاوەکی و شتی خراپەکاریەوە کە حکوومەتی شتی ئازەرمەندە ئێمە لێرەدا مناڵانە پەروەردەکەین بۆی شەڵا ببنە خزمەتکاری میلەت و پاشان کەمترینش بۆ حکوومەت بێ ئەمە بۆ نمونە و کوتۆڵی ئەم قوتابیانە لە داهاتوو ئەگەر بمنە فەرمانبەری حکوومەت یا لە کردێکی تایبەتایش بکەن حکوومەتی سوودمەند دەبێت لێ تەنها ئەوە گەزیانە ئێستا یەکێک لەو تەلەبانی کە الحەمدولیلا من سپاس بۆ خوای پەروەردگار کە لێرە پەروەردە بووە ئێستا فەقیرە کە لە یەکێک لە بەشە ناوخۆیەکان سەرپەرشتی ئەکات شەوانە و ڕۆژانەش لە کاتەکانی خۆی گوتەوە بەدەم خەڵکەوەیە یارمەتی تەلەبەکانەدا کە داوامی خۆشی نییە لە داوامی خۆی ئاسایی تەواو بووە دیسانەوەگەرێتەوە بە خزمەتکردنی تەلەبەکان خۆی بڕێ بۆی بتوانێت یارمەتی کەس ئەمە گەردین نەبێ پەروەردەیەک نەبێ چ شتێک پاڵی پێوە ناوە کەوا خێرا
مەدەم ئەو تەلەبانە و بچێتەوە خەریکی خزمەتکردنی ئەو تەلەبانە بێ. ئەوانەی کە دێنێرە تا چەند گۆڕانکاری لە ڕفتار و خەڵسوکەوتیان ڕۆدا دوای بیانە وانەکانیتیانی الحەمدولیلا ئێمە کاتێک کە تەلەبەکان دێنە ئێرە بیدایە لەوە چێ بەو شێوازە نەبن بەڵام وردەوەدە بۆ قۆن ئێمە قۆناغبەندیمانەیە لە پەروەردەکردنیانە ئەم قۆناغبەندیانە کە بینین سبەینێ الحەمدولیلا تەماشاکەین لەو سەریکە دەرەچن 6 ساڵێک لێرە تەواوەکەن تەماشاکەین الحەمدولیلا سلوکیان ئەخلاقیاتیان عیباداتیان الحەمدولیلا هەموو شتێکەوە بەرەو پێشووە. یعنی گۆڕانکاری بەسەر خۆیان هاتۆ پێشتەکە دێت ئێرە تۆزە مشاغبی تایە بەڵام دوایی ئەوەی کە ئەم قۆناغانە ئەبرە الحەمدولیلا کەسێکی تەندروست و کەسێکی باشی لە دەرەجێکی خزمەتە بۆ دایک و باوکەی حتا باوکی من ئاگدارم جارێکیان لە شوێنێک هاتمەوە بۆ ماڵەوە سایق تەکسیەک دەسم لێ ڕاگرت هێنامێ بۆ ماڵەوە ئێتە کەوتی مەسە قسە کردمانە قسەمان کردمانە وتی لەوێتم بەڵێ لێم وتی دەستخۆشیتان لێکەم زۆر سپاسانەکەم بڕوا بکە من ئێستا کە ڕۆمە بۆ ماڵەوە سەلامەکەی من پێش کوڕەکەم نەکەوتووە ئەوە لە باوەگیان بەخێوێتەوە. گۆڕانکاری دروست یعنی الحەمدولیلا گۆڕانکاریەک دروست بووە ئەوە خۆیان شایەتی و حاڵەدن کەوتی خۆشی وتی من لە دەستگای بابنەوەزارەتی ناوخۆم کوڕەکەم ئاوایە الحەمدولیلا دەستان خۆش بێخۆ. شەرحێکی بچووکی ناوەندەکەتان بۆ بزانم لێرە چوانەیەکەڵێنەوە خەریکیشنیەوە لەگەڵ ئەو تەلەبانەیە. ناوەندی ڕابوون کە حوتەم ساڵێتی ئەم ساڵ بەردەوامیتیایە گرنگی یەکەم بە قورئانی پیرۆز دەدەین فێربوونی قورئانی پیرۆز و هەروە واتاکەی و تێگەیشتن لێی بە پێی ئاستەکان و پاشان پەروەردەکردنیان لەسەر ڕەوشتە جوانەکان لەسەر ئادابەکان لەسەر ذیکر و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لێرە قوتابی چەند ساڵە خوێنێ؟ خۆی تقریبا 6 ساڵ وتر بە پێی قۆناغی جارێک پێویست دەکا تا حوت هاتووە تا ئێستا قۆناغی حوتمان هەیە. ئەوانی کە دێن لێرەوانە خوێنن ئەنی فعلەن گۆڕانکاری لەو مناڵانە لەو تەلەبانە دروستە بێ؟ بەڵێ زۆر جار ینی کە کەسوکاریان زۆر پێی دڵخۆشن کە دێن بۆ کاتی کۆبنەوەی دایکوان و باوکان کاڵێکە فەرقیان زۆر کردووە و هەروەها لە قوتابخانەش هەستیان پێکرێ ئەوانەی کە قورئان خوێنن کە دێن بۆ ئەم ناوەندانە جیاوازترن لە ڕووی زیرەکیەوە لە ڕووی ئاداب و ڕەوشتەوە. گۆڕانکاری جگەل لە خوێن لە قوتابخانەیش گۆڕانکاری بەڵێ توان ئێستا قوتابیمان هەبوو ئێستا لە کۆلێژی پزیشکیە کە لێرەوە پەروەردە دینەکەی وەرگێتەوە سبەرەکە بێ پزیشێکی بە خزمەت دەرەچێت پزیشکە دەرناچێت بۆ پارەکۆکردنەوە بۆ سەرەت و سامان بێ چکە پەروەردەیەکی دینی لەگەڵایە وای لێکە کە خزمەتەکەی پێش مەسلحەتی مادی و بەرژەوەندی دنیایەوە بێ. ئەم وانانە ئێوە لە پێناو چییە بۆ مناڵانەیە؟ یەکەم لە پێناوی خوای گەورەیە کە ئەرکێکی سەرشانی ئێمەیە کە ئەم دینە جوانە بڵاوکەینەوە و هەروە کۆمەڵێ گەنج پەروەردەکەن بۆ داهاتوو کە لە هەموو لایەکەوە گەنجان بەرەو هەڵدێر و بەرەو سەلێتێک چوون ئەبن ئێمە ئەمانەیە کە وەکو باو باپیرانیان کە هەڵگەری پەروەردەیەکی جوان و پەروەردەیەکی ئیسلامی بوون خزمەتیان بە دین و بە ژینی میلەتەکان کردووە بۆی لە داهاتوە ئینشەڵا داهاتوویەکی ڕوون لە میلەتەکەمان وێ. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه بەخێر بیت سوپاس دەکەم. مامۆستا بزانم لێرە چوانێگەڵێنەوە ئێمە لێرە بە پێی پۆلەکانە گۆڕێ مەسەڵەن قۆناغی یەکتا قۆناغی 6مان هەیە هەر قۆناغە و بڵێن پرۆگرامێکی تایبەتی خۆی هەیە سە من لە قۆناغی یەک کە تەلەبەی تازەیەن قورئانیان پێڵێن لەگەڵ پەروەردە و فەرموودە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر ئەم پەروەردەی بۆم قۆناغەیە لە قۆناغێکی ترە پەروەردەکەی بڵێن بەرەو پێشتر پرۆگرامێکی ترە و کتێبێکی ترە هەجی هەر پۆلێک جیاوازە بەڵێ جیاوازی هەیە لە قۆناغی یەک پرۆگرامێکە خوێنن لە قۆناغی دوو بڵێن کتێبێکی ترە خوێن قۆناغی سێ بەو شێوەیە تا بەرەو پێش بڕوە بڵێم کتێبەکان ئەگۆڕێت. ئەم وانانەی ئێرە لە پێناو چییە بۆ مناڵانە؟ ئەمە بۆ پەروەردەکردنی ئەم مناڵانەیە کە مەسەن مناڵێک کە باوکودایکی هێنێ سیقەی متمانی بە ئێمە هەیە کە ئەم مناڵە گۆڕانکاری تیا بڕوو بە لەوانەیە لە ماڵ و هەڵسوکەوتێکی ناشرینی هەبێ یان ڕەوشتێکی جوانی نەبێت ئەوێ هەم پەروەردەکەی جوان بێت هەم فێری زانستی قورئان و فەرموودە بێت لەم ناوەندە. ئەوانی کە لێرەوانە خوێن هەستەکەی جیاوازیان تیا دروستە بێ لەگەڵ بۆ منە مناڵێک کە ئەم وانانەی نییە؟ بەتاکی دەوانی یانە ئێرە بەتایبەتی ئەوانەی کە بە تەمەزرۆ یان بۆ فێربوونی زانستەکە نەک ئەوانەی کە بە زۆر ئەیانێرن ئەوانەی بە زۆر ئەیانێرن زۆر خۆیان ناگرن لێرە یان لەناو تەلەبەیەکی بە ئەدەب ئەوانە کە بمێننەوە ماوەیەکە مێنەوە دوای
خۆیان ناگرن ئەوڕن بەڵام ئەوانەی کە ئەمێننەوە بە تاکید ڕەوشت و ئەخلاق و ڕەوشت بڵێن جوانە بێت و لە ماڵەوە گۆڕانکاریان تیا ڕوئەیە قسەتان لەگەڵ دایک و باوکیانە کردو بزانین ئەموانانە کاریگەری ڕاستە خۆی لەسەر منداڵەکان دروست کردبێت وڵا سپاس بۆ خۆ مەسەرن باوکدایک هەیە تەلەفۆنمان بۆکە یان ئەکەمان بینن دەستخۆشیمان لەکەن کە بۆ ئەو وانانەی کە پێیان ئەڵێن وڵێن گۆڕانکاریان تیا ڕوویەوە هەم ڕەوشیان گۆڕاوە هەم هەڵسوکەوتیان گۆڕاوە لەگەڵ باوکدایکیان بە هەموو شێوەیە گۆڕانکاری ڕوویاوە اینجا ئێمە لێرەش دوای قۆناغی شەشەکەیان قۆناغی پێنجەکە مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە ئەوانەی کە گەورە بن ئەچنە ئەوێ ئەو علوم شەرعیانە ناخوێنن لەم ناوەندەوە هێشتا دوای ئەم 6 ساڵەش دیسان قۆناغی تریانە گەرەکی حەسب باتوانێ بەردەوام بەڵێ بەڵێ ئێمە ئەوانەی کە گەورە بن و مەسەلەن لە قۆناغی شەشەوە کە گەورەن مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرمان هەیە لەوێ دەرسە خوێن و لەوێش 5 ساڵە هەموو علومە شەرعیەکان خوێنن لەم ناوەندە بەڕێزان ئەوەی کە بینیتان لەم شوێنە کە شوێنی وانە خوێندنی ئەم قوتابیانەیە کۆمەڵی مامۆستا خەریکی خزمەتکردنن وەکو باسییانەکە لێرەوانەی قورانیان فێرەکەن فەرمودیان فێرەکەن پەروەردە و وانەی پەروەردەیان پێڵێن من یەکێک لەو شتانتان پیشانە دەمێکێک لەو نەشرانی کە لێرە هەڵیان واسیەوە بۆی بەبەردەوامی لە بەرچاوی قوتابی بێ باسیەوە کات کە چۆن هەڵسوکۆکە ینی بۆ نمونەیە لە خاڵەکانە دەڵێ تانەدان و گاڵتە پێکردن بە خەڵکی ئەمە هێڵی سوورە نابێت ئەمە لەو شتانەیە کە ئەبێ مناڵی مسلمان یاخودەوانەی کە دێنێرە پەروەردەیەکیوان هەبێت تانە لە خەڵک نەدەن یاخود بۆ نمونە ئۆفکردن شاخام بەرامبەر دایک و باوک نابێ ئەمانە بکەن بۆیە لێرە شوێنەکە زیاتر بۆ پەروەردە و فێرکردنی قورانی پیرۆز وەکو مامۆستاکانیانوت لەم کاتەی ئێستاە کە زۆر هۆکار هەن بۆ ئەوەی هەم منداڵ هەم گەنج بەلاڕێدابرن ئەم جۆرە شوێنانە یەکێکن لەو ینی شوێنانەی کە خزمەتێکی باشەکەن گۆڕانکاری تەواو لە ژیان و هەڵسوکەوت و ڕفتاری ئەو منداڵە دروستەکەن هەم لە بەرامبەر دایک و باوک و هاوڕێکانی هەم لە قوتابخانەیش گۆڕانکاری دروستەکەن زیاتر گرنگی بەوانەکانیان بدەن بۆیە داوای نەکرد دایکان و باوکان گرنگی بە مناڵەکانیان بدەن بێن ئەم شوێنانە ببینن بزانن چۆنە منداڵەکانیان با تاقی بکەنەوە ئەو کاتە گۆڕانکاریەکەیان بۆ دەرەکەوێت کە منداڵیەوان تا چەند گۆڕانکاری لە ڕفتاریا دروستە بێت بەنامەیەم جاری مایکی پامان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەورێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان